جارێ پێش هەموو شتێ ئەم بابە نۆیلە یەکەم شت مناڵ فێری درۆک بۆ چونکە باوکو دایکەکە کۆمەڵی هەدیاکردن بۆ مناڵەکە لە ژوور سەریۆدانن کە بەیانی خەبەری بۆڵێن بابە نۆیل بۆ تۆی هێناوە ئەمە جارێ مناڵەکە فێری درۆ دایک و باوکەکە هەدیەکاکرێ پیاوەتیەکەی لێ بەکێ بە بابە نۆیل ئەمە مناڵە فێری درۆکە درۆ لەگەڵ مناڵەکەیەک دووهەم ئەم مناڵە ڕایەنی کەوا ئەم شەخصیەتی خۆش بووە حەزی لەم بابە نۆیل لەبێت خۆشەویستی بۆیە بێت لە جاتی فێری خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەیکەی تۆ فێری خۆشەویستی ئەو خوایەکی کە کوڕێکی هەیە کە خوای مەسیحیەکانە خواکەی ئێمە کوڕی نییە ئەمە دوو سێهەمینیان وا فێریەکەی کە ئەم خوایە ئەم نیعمەتەی خۆی دێنێت عەبدی خۆی بەسەرەکاتەوە هەدیە بۆ دێنێ چ خوایەک ئەوەی کە کوڕی بووە لە جیاتی خوای تاقوتەنیا بیری خەیتۆ کە خوام نیعمەتانی بە ئێمە داوە ذاتی ئەڵڵا بە ئێمەی داوە هەموو بەخشێ لای ئەوەیە تۆ فێریەکە ئەم نیعمەت و ئەم هەدیە و ئەم جوانی و ئەم باشی کە دێت بەهۆی ئەم بابە نۆیلی مەسیحیەوەیە خاڵێکی تر لە سلبیاتەکانی ئەم مناڵە وا فێرەکەی کەوا خۆشحاڵێ بە جەژنی مەسیحی و جوولەکەکان لە بری ئەوەی فێریکەی لە جەژنەکانی خۆمانە خۆشحاڵی دەرببڕێت